پرسیاری بیستەمەڵێ ئایا ئەگەر هاوڕێیەکی مەسیحیت هەبێ ئاساییە پیرۆزبایی جەژنەکانیان لێ بکەیت تەنها لە بەرخاتری هاوڕێیەتی و هیچ بڕواایەکەت بەو بۆنانیان نەبێت تەنها قسەیەکی سەرزارەکی بێ نەوەک لە دڵەوە ئایا گوناحبارە بیت بەڵە بەتێکیت گوناحبارە بی ناشێ بە شێوێکی گشتی ئەڵم ناشێ پیرۆزبایی جەژنەکانیان لێ بکەیت جەژنەکانیشان تەمان فەرقی هەیە ناشێت جەژنی فەسەح ئەمەی کە چەند ڕۆژە لەمەوە پێش ڕابرد کە عادەتە نەکەوێتە ئازار و نیسان و لە ڕۆژێکی یەکشەمەیە بڕواایان وایە کە لەو ڕۆژەیە سەیدنا عیسا سەلامی خوای لێبێ دەرکەوت و طبعا ئەمە باوەڕی مەسیحەکان ناوایە سەیدنا عیسا هاتە خوارەوە خۆی بەخت کرد بۆی گوناحی خەڵکی بسڕێتەوە و گوناحەکەی غەڵەتەکەی سەیدنا ئادەمیش ڕاستکاتەوە کە سێوەکەی خواردەوە طبعا هەمووی بیر و باوەڕی ئەوانە دوای سەیدنا عیسایان هەڵواسی بەدارە سێ ڕۆژ لەسەر سەلیبەکە مایەوە دوای هێنایانە خوارەوە دفنیان کرد پاشان هەستایەوە ئەم هەستانەوە پێڵەن عیدی فەسەح هەمەی کە چەند ڕۆژە لەمەوە پێش ڕوویدا ئەمە ناشێ بە هیچ شێوەیەک پیرۆزباییان لێ بکەیت چکە هەمووی گومڕاییە مە باوەڕمانەوە ئەسڵەن سەیدنا عیسایان نەکوشتووە وەما قەتەلوه یەقینە خوای گەورە فەرمێ بە دڵنیاییەوە نەیان کوشتووە ئێتەوا قابل ئێمە نەعوذ بالله خوای گەورە بە درۆ بخەینەوە ئەمانە بە ڕازگۆ بزانین ناشێ پیرۆزبایی لێکردنیشان کوفرە هەندێک عولەما فەرموویان ئەگەر بزانێ پێ بێ بکافر لەبەرەوە ئەمەیان ناشێ یەکێکی ترانی سەری ساڵە و کاڵن عید میلادی سەیدنا مەسیحە کە واژ نییە طبعاً سەیدنا ئەلەم ڕۆژەیە کە ئەگەر هی مناسبەکەی 25 مانگیش بێ 25 دوانزە 25 یەک لە لای ئۆرتۆدۆکسیەکان ئەگەر تۆ بەم مناسبەیەوە بڵێ پیرۆز بێ هەروەکو مەولود لای خۆمان لە 12 ڕەبیع الأول خەڵکێک گەڵێ جەژنی مەولود پیرۆز بێ ئەویش هەر بیدعەیە ئەوی تریشان هەر بیدعەیە بەڵام ئەمان خەفیفترە وەک لەوەی فەسەح ئەگەر سەری ساڵ و کریسمسە و پێی ئەڵێ ساڵی نوێت خۆش هیوادارم ساڵێکی خۆش ببیتە سەر یا پشوویەکی خۆش ببیتە سەر ئەگەر حەفلەیەک ئەگەر مناسبەیەکی تری بوو علاقی بە دینەکە نەبوو ئەمان ڕێیتێ ئەچێ ساڵێکی خۆش بۆ تو ئەتوانی بەم شێوەیە والحاصل لە هەرێکە لەو مناسبانەیە ئەتوانی چۆنێتی ڕەفتار لەگەڵیانە بەڵام نابێ بەو شێو پیرۆزباییان لێ بکەی والله تعالى